جوتیارە کوردەکە چووە بەردەم دادوەر ئەزان مەبەسم کامە جوتیارە ئەو جوتیارەی سەرگەڕان کە لەسەر تراکتۆرەکەیە سەربازێکی عراقی بە ملپێچێک ڕای ئەچێشێت ئەمڕۆ چۆتە بەردەم دادوەر لەوێ ئەڵێ دادوەر هەموو ئۆتۆمەتانی ڕەت کردوەوە کە سەربازە عراقیەکە داویەتە پاڵ ئەو جوتیارە کووردا ئەوە یەکێکە لە هەواڵە سەرنجڕاکێشەکانی ئەمڕۆمان هەروەها هەواڵێکیشمان هەیە لەبارەی ئەوەی کە زیندانیانی سیاسی و کەسوکاریان ماوەی 12 ساڵە چاوەڕێی موچەن. سڵاوتان لێبێت. ئەو پیاوەی بووە سیمبولی ڕوبەڕووبوونەوەی جوتیارانی سەرگەڕان لەگەڵ سوپای عراق لە دادگای دووبز دادگایی کرا بە کەفالەت ئازاد کرا. محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی سەرگەڕان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئەو سەربازەی لە سەر تراکتۆرەکە بە ملپێچەکەی ڕای دەکێشە سکاڵای لەسەر تۆمار کرد بوو. ئەمڕۆ چۆتە بەردەم دادوەر بەڵام دادوەر هەموو تۆمەتەکانی ڕەت کردوتەوە و بە کەفالەتی 2 ملیۆن دیناریش ئازادی کردووە. وتیشی سەربازەکە بە تۆمەتی ئەوەی جنێوی گوایە جنێوی بەخۆی و بە سوپای عراقی داوە سکاڵای لە دژی ئەو جوتیارە کوردە تۆمار کرد بوو. بەڵام ئەو کاتەی کامل پێچەکەیم لە مل بووە ئەوە جوتیارەکە ئەڵێ کەڕای دەکێشان من هەرمەجالم نەبوو جنێو بدەم چونکە نەم دەتوانی هەناسەش بدەم. پێشتر ئەم جوتیارە کوردە سکاڵای لەسەر سەربازەکە تۆمار کرد بوو بەڵام هێشتا دادگا بانجی سەربازەکەی نەکردووە وەک خۆی ئەڵێت بە هیچ جۆرێک تەنازل لە سکاڵاکەم ناکەم و ئەبێ دەرکەوێت کە چێ تاوانبارە و ئەبێ سزای خۆش وەربگرێت. زیندانیانی سیاسی و کەسوکاریان لە هەڵەبجە گرت بوونەوە و دەڵێن 12 ساڵە چاوەڕێی موچەن. بە قسەی خۆیان 5,000 کەسن لە کوردستان و تەنیا 270 کەسیان موچەیان هەبووە. ئێستا ئەوانیش موچەیان بڕاوە. مەنیجا عەبدوڕەحیم خێزانی یەکێک لە زیندانیانی سیاسی هەڵەبجە بە 1964 وت لە ساڵی 2013ەوە هەوڵ و تەقەلامانە دەچین بۆ هەولێر و سلێمانی بۆ ئەوەی موچەیەکمان بۆ ببڕنەوە بەڵام تەنیا هەویەکیان بۆ دروستکردین و هیچیان پێنەداوین. مام عەبدوڵڵاش بەزارەوە شیرینیە شارە زوریەکەی خۆی دەڵێت لە نوگرە سەلمان سزن کریاگین ئاوی زەهراویان داگینێ ئەزیەتی زۆریان داگین مناڵمان لێ مردگە و داوای حەقی خۆمانەکەین. شۆفێران ئاگادار بن چاوی کامێراکانی تۆمارکردنی خێرایی لەسەر ڕێگای سلێمانی بۆ تاسلوزە تیش کرابنەتەوە و بە ئاسانی لێیان قورتار نابن. ماوەیەک لەمەوبەر هاتوچۆی سلێمانی کامێراکانی تۆمارکردنی خێرایی سەر ڕێگای سلێمانی بۆ تاسلوزەی کۆکردنەوە بە مەبەستی گۆڕینیان بۆ کامێرای باشتر و زیرەکتر. ئەمڕۆ فەرهاد گورون بەرپرسی بەشی کامێراکان لە هاتوچۆی سلێمانی بە 1964 وت سەرخاڵی دانانەوەی کامێراکانن بە تایبەتمەندی نوێوە و لە 7 شوێنیش دانراون. وتیشی کامێراکان یەک پۆینتن و تەنیا شوێنی خۆیان تۆمارەکەن. ئەو کامێرانە دەتوانن بەکارهێنانی موبایل و نەبەستنی پشتێنەی سەلامەتیش تۆمار بکەن بەڵام تا ئێستا نەیان خستوونەتەوە کار بۆ تۆمارکردنی ئەو سەرپێچیانە پێویستیان بە بڕیاری سەروی خۆیانە. دوجار چاوەڕوانی خەڵکی تووسخورمات و کۆتایی هات ئەو دوو پردەی بڕیار بوو 2 مانگ لەمەوبەر بکرێتەوە سەرەتای هەفتەی داهاتوو دەتوانن بەسەریدا بڕۆن. کارەکانی پرۆژەی جووت سایتکردن و دروستکردنی 2 پردی گەورە لە نێوان سنتەری قەزای خورمات و کە ساڵێک زیاترە دەست بە دروستکردنی کراوە تەواو بوون. بڕیارە سەرەتای هەفتەی داهاتوو بەڕێوەی شۆفێران و هاوڵاتیان بکرێنەوە. ئەزەل ڕەمزی ئەندازیار و سەرپەرشتیاری پرۆژەکە بە 1964 وت ڕۆژی 1/2/2024 کارکردن لە پرۆژەکە دەستی پێکردووە. هەرچەندە بڕیار بوو لە ماوەی ساڵێکدا تەواو بکرێت بەڵام بەهۆی هەندێک کاری هونەریەوە نەتوانرا لە کاتی خۆی تەواو بکرێت. لە ئێستادا سەرجەم کارەکانی ئەو پرۆژەیە تەواو کراون و سبەی نووسرا و ئاراستەی شارەوانی قەزاکە ئەکەن بۆی لە سەرەتای هەفتەی داهاتوو بە فەرمی بکرێتەوە. بەڕێزان سەرنجستان بۆ هەواڵێک ڕائەکێشم تایبەتە بەو پاشماوانەی کە لە دوای هەڵبژاردنەکەی پەرلەمانی کوردستان کە لە ساڵی ڕابردوو هەڵبژاردنەکە ئەنجامدرا بەڵام تا پێستا هەندێک پاشماوەی ماوە ئێمە وەکو 1964 بە دووادار چوونمان بۆ کردووە. یەکێک لەو پاشماوانە ئەو ڤیددیۆیە کە دەبینین لە هەندێک شوێن ئەو شوێنانەی کە فلێکسیان لێ جێژیر کرابوو بە بڕووی ئاسن تاکو ئێستا بڕوەکان چارەسەر نەکراون ئەمەش
کێشەی بۆ هاوڵاتیان بە تایبەتیش بۆ پەڕینەوەیان لەم بەری شەقام بۆ ئەم بەری شەقام دروست کردووە بە تایبەتیش لە شەوان ئەوەی کە ئێمە زیاتر لێ ورد بووینەوە ئەو شەقامەیە کە شەقامی پۆزەکەی پێڵێن لە سلێمانی زادەی بەختیاری کە بەو ناوە ناودێرکراوە لەسەر لەبەری شەقامەکە هەر هەمووی ئەو بڕژیانە تاکو ئێستاش ماونەتەوە هیچ لێچێک لە کاندیدەکان یاخود لایەنە سیاسەکان ئامادەی نەبوونە ئامادەیان دەرنەبڕیوە کە بە هیچ شێوەیەک ئەوانە چارەسەر بکەن کە پێشتر پۆستەر و دروشمی کاندیدەکانیان لێچەقاند و 1964 بە دوواداچوونێکی لەسەر ئەو ڕێگایە کردووە ئەوەی کە تێبینی کردووە زیاتر لە 600 دانە بڕغی سەقیون لەسەر ئەو ڕێگایە بۆ ئەمە بەسە شارەوانی ئاگادار کردوێتەوە شارەوانیش بەڵێنی داوە کە لەم ڕۆژانە بە دوواداچوونێک بۆ ئەم بابەتە ئەکەن و چارەسەری ئەو گرفتەش ئەکەن بۆ ئەوەی لەسەر ئەو شەقامە هیچ گرفتێکی پەڕینەوەی هاوڵاتیان بەهۆی ئەو بڕغوانەوە نەمینێ بڕێزان هەواڵەکانم بۆ خوێندنەوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ